هۆ بیرخستنەوەی بۆ خۆشم و بۆ ئێوەش بۆ ئەو گەنج عەزیزانەش کە لەم ئیسلامەتەیە پەروەردە ئەبن لە زەمانی هەتیوی ئوممەتە. جیلی ئێمەی کورد، ئەم جیلەی عمری من و پێش من خەڵکی دڵسۆز و پیاوچاکیان زۆر بینی. جیلی ئێوە لە زەمانی غوڵوی قەومیەتی ئەلمانیەتی کوردیە ئێوە گەورە بوون. لە زەمانێکە مزگەوتەکانتان لێ مەنع، لە زەمانێکە دەنگی ئێمە مانانتان پێ ناگەن، لە زەمانێکە ناتوانن کۆڕێک دروستکەن لەگەڵ کەسانێکە کە ئەهلی دین و تەقوا. ئەنجا فێری سڕاع بوون ئێوە، فێری ململانەیەکی بێڕەحمانە بوون. من لەگەڵ هیچ سۆفیەکە سڕاعم نییە، پێڵاو بوو ئەو کەسەش دانێم کە سۆفیە، سەلەفیە، مەدخەلیە، ئەوەی جیهادیە، ئەوەی یەکگرتووە، ئەوەی کۆمەڵە، ئەوەی بزوتنەوەیە، ئەوەی نورە، ئەوەی فەتحوڵا گولەنە، ئەوەی ڕووی لەم دینە کردووە. من هەموو وەختێک بە نمونە کاک عومەری ئەوقافی هەولێر لەگەڵ حاجی مەهدی بە نمونە دێنمەوە کە نمونەی پیاوی خواناس سۆفی نەقشبەندیش بوون. گەنج بووم، عمرم 20 ساڵ بوو، بە ڕۆژوە بووم لە خۆشەویستی کاک عومەرە ئەڕۆشتم و بووە بڕۆم لێ ڕۆژەکەم بشکێنم. پیاوی چاکە، نانی حەڵاڵە، بە منیش ئەم ئەجرە بگێنم بەو. پێویستە بەزەیمان بە یەکترا بێت، نەک بە حاڵی یەکتری. حاڵی یەکتری من بڵێم بەزەیم بە حاڵی منابێتەوە چم بۆ دادگا و زیندان. ئەو زیندانەی کە خەڵک لێی تۆقیوە هەمووی ڕەحمەتە. ئەجنا خوا چۆن پێغەمبەرێکی مەحسوومی وەکو سەیدنا یوسف 7 ساڵە نێرێتە سجن. سجن خەڵک وازانێ شوێنی میحنەت و ناڕەحەتیە، بەڵێ لەژێر زەختای، بەڵام ئەوە نییە وەندەش لێی بتۆقی. مەبەستمەوەیە بەزەیمان بە یەکترا بێتەوە وەکو دینداری، وەکو ڕەحم و بەزەیی بە یەکتری. من هەمووتانم خۆشەوێ و خوای پەروەردگاریش وامان لێ بکا یەکتریمان خۆش بوێ و ئەو بارودۆخەی کە لە مەدای ئەم 4-5 ساڵێ بەسەر ناوچەی ئێمە هاتووە، بەسەر کوردستانە هاتووە، هی ئەوەیە کە ئیمامی ئەحمەد بن حەمبەل بێتەوە تەوجیهمان کاتیایە. بەڵام وەکو یوسف قەرزاویە فەرمێ زەمان زەمانی ئەحمەدی کوڕی حەمبەلە و بەڵام یوسف خۆی بۆ کردووە بە پێشەوە. ئەگەر ئەو یوسف قەرزاوی 17 ساڵ لە زیندانا بووە بفەرمێ، من و تۆ بڵێن چی؟ خوای پەروەردگار یارمەتی دەری هێمەش ئێوەش بێ. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم. السلام عليكم ورحمة الله وبركاته.